ئەچینە خزمەت گوڵستان ئەحمەد بەڕێستان فەرموون. بڵای خی گەورت لەوێ مامۆستای بەڕێز سڵای خۆی گەورە لە بەڕێزیشتە. ئەمەوێ سەرەتا دەستخۆشی لە بەڕێزت کەم لە هەموو ئەو ستافە زیرەک و لێ هاتوو ڕاقی کە بەڕاستی چواردەوری ئاوات ئەکادیمی یاوەدانە بەدانی مامۆستاکان هەیبەت هەیە هەندێکێکیان وەکو بەڕێزە ئاماژەی پێکرد لە مامۆستا حەمرینەوە دەست پێکەم من ناومناوە فریاد ڕاست چونکە لە هەر شوێنێکە ئاسی ئەبین لە زمانی ئینگلیزیە من یەکسەر هانای بۆ ئەبەم زۆر بە ئاسانی بۆم شیەکاتەوە ناومناوە فریاد ڕاست مامۆستا شۆخان مامۆستا کاشان مامۆستا ئابان نامەوێ ناوی هەمان بڵێم دەستخۆشی لە هەر هەمانەکە مامۆستا ئابات تووانەوە زۆر سەربەرزی منیش وەکو ئەو هاوڕانی ئەزمموی خۆیانەکان زۆرم دەورە بینیەوە زۆرم مامۆستا بینیوە هیچیان هەتا ئێسەکە بینی بێتم وەکو ئەم ستافەی تۆ ڕۆژبیر نەبوون وەک ئەم ستافەی تۆ پڕ معلومات نەبوون بەڕاستی یعنی ئێستا من خەمی ئەوم لێ هاتووە مانگی پێنجەمم لە مانگی شەشەم کۆتایی بێ ئەی من چی بکەم خۆمن بەبێ ئاوەدە کادیمی ناژیم نازانم یعنی بەڕاستی ئەمەوێ شتێ بدۆزمەوە دا نەبڕم لە ئاوەدە کادیمی چونکە یەکەم ئێوەی پێناساندم یەکەم جار تۆ تێ دوو دڵ بووم چونکە ئەوەنم کۆرس کردو بەڕاستی دڵم شکا بوو حەزم لێی نەمابوو بەڵام کە گوێم لە بەڕێزت بوو چەند ڤیدیۆیەکت بڵاو کرد بۆ لەسەر چالاکردنەوەی مێشک و چۆنیەتی فێربوونی زمان ئەوە زۆر معجیب بووم بۆ یەکسەر نەمەسەجم کرد بۆ مامۆستا ئومێد ئەویش کۆمەڵی ڕێنماییە پێم تەواو دڵم چووە سەر ئاوەدە کادیمی ئاوەدە کادیمی بەڕاستی وەکو لە ڕووی مەنهەجەوە زۆر تێروتە سەرم ئەم مەنهەجەی ئێوە هەموو مامۆستایانی کە لە ئاستی جامعە ئەمریکیەکان و بەریتانیەکان اعترافی پێەکەن و لەناو جامعە ئینتەرناشناڵیەکانی کوردستانیش هەمان مەنهەج بێتەوە بە هەمان بەس وابزانم میکانزمەکە ئێوە باشە چکە منیش کچی پورم لە هەمان مەنهەج ئەخوێنێ لە جامعەی ئەمریکیەکەی سلەیمانی بەڵام میکانزمی وتنە و دەرزوتنەوەی ئێوە چڕوپڕترە زیاتر قوتابیەکان چێژ ئەوە وەرەگرن لە دەرسەکانتان. سەلامت بی زۆر سپاس زۆر مەمنون سپاس بۆ جوانەکانت سەلامت بێ بەڕێزی مامۆستا ڕەزامەندی ئێوە زۆر جێگی دڵخۆشیە بۆ ئێمە و وتە جوانەکانتان گەورەترین هاندانە وزەی ڕێگایە ئەمە هەوڵین ئینشاءڵڵا زیاتر لەسەر ئەو ڕۆحیەتە بەردەوام بین کە ئەوەی ئێمەی گەیاندووە بەوەی کە ئێوە لێمان ڕازی بن